ئەم گوندە بێ کارەبایە و هیچ کارەبایەکی نییە. من هەستان بە دروستکردنی ئەم پرۆژەیە کە نزیکەی 4 ئەمپێرێکی دەدات لە چەند پارچەیەک پێکهاتووە و لەم سڵانە و لە دیلەمۆ و لە چەند پارچەیەش کە پێکهاتووە. کاتێک ئێمە ئاوەکەمان کردەوە بۆ سەر پرۆژەکە کەوتە کار لە ڕێگەی ئەو وارەوە ئێمە تەزوی کارەباکەمان گواستۆتەوە بۆ سەر ئەم پاتریە شان دەکاتەوە لە ڕێگەی ئەم جیازەوە کارەباکە تەوزیع دەکەین و دابەشی دەکەین. ئەگەر حکومەت هاوکاریم بکات دەتوانێت پرۆژەی گەورەتر دروست بکەم 10 ئەمپێر بۆ 20 ئەمپێر بەشی گوندەکە بکات کە سوودی لێوەربگرێت.